بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕە 62 لەپەڕە 62 پێداچوونەوە پرسیاری یەک ئەو ژمارەیە یان ئەو شتەی لە ئەوانی تر زیاتر دووبارە دەبیتەوە چی پێدەڵێن ناوی چییە؟ ناوی مۆد. مۆد واتە چ؟ واتە ئەگەرە من بۆ وێنە ژمارە 5م هەبوو، ژمارە 4م هەبوو، ژمارە 11م هەبوو، ژمارە 6م هەبوو، ژمارە 5م هەبوو، ژمارە 2م هەبوو. کامە مۆدە؟ ئەو ژمارەی کە 2 جار یان 3 جار یان 4 جار لەوانی دی زیاتر هەیە. لێرە 5 2 جارە، ئەوانی دی هەموو یەکە، کەواتە 5 مۆدە. هەر ئەوەیە. دەنووسین مۆد لێرە. مۆد. پرسیاری 2 واتە پێشنیوەڕۆ. پێشنیوەڕۆ چی پێدەڵێن؟ پێشنیوەڕۆ. لە ساڵی زایندا مانگەکان پێیان دەوترێ، ئەوەش زۆر زۆر ئاسانە. مانگەکانی زاینی هەر زۆر ئاسانە. ئێستا دڵنیابوون لە کارامەیەکان. کاتی دیاریکراو لەسەر کاتژمێر بە 2 ڕێگەی جیاواز بنووسە لەگەڵ چرکەکانیش ئەگەر کرایان ئەگەر توانرا. ئەو کاتژمێرە سەوزە کاتژمێر چەندە؟ 10 خولەکی دەوێ لۆ 12. دەتوانم بنووسم 12 کەم 10 خولەک. جارێ چرکەکەی لێرە نانووسم پێویست ناکە، بەڵام دەتوانم بنووسم 12 کەم 10 خولەک. ئەوها کاتژمێر 12 کەم 10 خولەک. یان کو دەنووسم بە ڕێگەیەکی دی دەنووسم 11 و 50 خولەک و چەند چرکەیە هەتا ئێرە 15 16 17 18 چرکەیە، کەواتە 11 و 50 خولەک و 18 چرکە ئەوها دەنووسرێ. 11 و 50 خولەک و 18 چرکە. تێبینی خوێندکاری ژیر دەبی لە مابەینی کاژێرەکان و خولەکەکان و چرکەکان 2 خاڵ هەبی. ئەو 2 خاڵە کە زۆر زۆر گرنگە هەتا لێچیان جودا بکاتەوە. لێرە خاڵک لێرە خاڵک. خاڵ زۆر زۆر جیاوازە لەگەڵ سفر، وەکو دەبینین سفر وەکو خاڵ نییە، شێوەکەشی سفر شێوەی جودایە لەگەڵ خاڵ. ئەوها دەبی 2 خاڵ هەبی لە مابەینیان هەتا جودایان کەینەوە. ئەو 2 خاڵە لێرانە کە بە جودا نووسیم. ئەوە تەواو بە 2 جۆری نووسیم. دەچمە لای کاتژمێرە پرسیاری 5 کاتژمێرە پەمبەکە. کاتژمێر چەندە؟ 4 و 9 خولەک و 6 چرکەیە. 9 خولەک و 6 چرکە. بەڵام ئەگەر بنووسین بنووسم، نازانم پێویست ناکە چرکەی بنووسم، بەوشە بنووسم. ئەوها کاتژمێر 4 و 9 خولەک و 6 چرکە من نووسیتم. ئەگەر بەڕەنووس بنووسم لێرە زۆر زۆر دەبی ئاگام لێبی. ئاسان نییە. 4 کاژێرەکە زۆر ئاسانە، بەڵام 9 خولەکەکە زۆر زۆر کەس هەڵەی دەکەن. یەکسەر دەنووسن 9 کە هەڵەکی گەورەیە. نابی بنووسم 9، دەبی بنووسم 09، چونکە لە جێی خولەک جێی 2 ڕەنووسە. 9 ڕاستە 9 ڕەنووسە، بەڵام دەبی سفرەکی لە پێشدانێم. ئەگەر لە جێی سفرەکەی 9مدانا ئەگەر ئەوهام نووسی، خوێندکاری ژیر ئەگەر نووسیم 4 و 9 خولەک و 6 چرکە، ئەوە دەکاتە 4 و 90 خولەک و 6 چرکە. هەڵەیە لەبەر هەندێ ناچارم هەمیشە ئەگەر ڕەنووسەکان یەک بوون هەتا 9 دەبی سفرەچان لە پێشدانێم. ئەو جەبیان نووسم. ئەگەر دەبوو لە دەی گەورەتر هەتا 60 ئەوە پێویست ناکە. 60یش بێگومان کە بووە 60 دەبیتە 1 کاژێر. کاتە زۆر زۆر گرنگە لە بیرم نەچی
ئەو سفرەی دانێم لە پێش نۆی سفرەچیش دانێم لە پێش 6 ئەوە گرنگە کە لەبیرم نەچی. کاتە بە 2 چەشن بە 2 جۆر نووسیم. ئێستا دێمە لای پرسیاری 6 ئەو کاتژمێرە سۆرە کاتژمێر چەندە، چەند خولەکی دەوێ لۆ 8 8 کەم چەندە هەتا ئێرە 10 خولەکی دەوێ هەتا ئێرە 9 خولەک هەتا ئێرە 8 خولەکی دەوێ بۆ 8 هەشتنا 12 چونکە هەتا ئێرە 10 خولەک هەتا ئێرە 11 هەتا ئێرە 12 خولەک 12 خولەکی دەوێ بۆ 8 واتە 8 کەم 12 خولەک 8 کەم 12 خولەک یان 7 و ئەوها 7 ببوش 7 ئەوها و 48 خولەک 7 و 48 خولەک یان 12 خولەکی دەوێ بۆ 8 کەواتە ئەوها دەینووسم. کاتژمێر 8 کەم 12 خولەک یان کاتژمێر 7 و 48 خولەک. ئەوە نووسینەکانم نووسی هیوادارم ڕوون بی. بە 2 جۆر نووسیم بە شێوەی پیت و بە شێوەی ڕەنووس پیت و ڕەنووس. کات بنووسە بە بەکارهێنانی پێشنیوەڕۆ دوانیوەڕۆ پرسیارانە دەهێڵمەوە بۆ خوێندکار چونکە زانە هەر کەسە بە هەوەسی خۆی دەتوانی وەڵام بداتەوە. ماوە ئەژمێر بکە ئەوە زۆر گرنگە ئاسانیش نییە. پرسیاری دا ماوە هەمیشەواتە کاتژمێری کۆتایی کەم کاتژمێری سەرەتا واتە 5 و 0 کەم 8 و 22 هەمیشە ئەگەر یەکەچیان دوای نیوەڕۆ بوو یەکەچیان پێش نیوەڕۆ بوو دەبی ئەمن بۆ کۆتاییەکەی هەموو جار 12 کاژێر زیاد بکەم تەنیا بۆ کاتژمێری کۆتایی و تەنیا کاژێری زیاد دەکەم 12 کاژێر خولەک زیاد ناکەم تەنیا 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 چونکە کۆتاییە چونکە یەکەچیان پێش نیوەڕۆیە یەکەچیان دوای نیوەڕۆیە. ئێستا بزانم کو 5 کاژێر و 9 خولەک کەم 8 کاژێر و 22 خولەک 5 کاژێر و 9 خولەک کەم 8 کاژێر و 22 خولەک وەکو گۆتم هەمیشە بۆ کۆتاییەکەی ئەوە کۆتاییەکەیە ئەوەش سەرەتایە هەمیشە بۆ کۆتاییەکەی 12 کاژێر لۆ کاژێرەکەی زیاد دەکەم زیاد چیەواتە کۆی دەکەمەوە لەگەڵ 12 هەمیشە کە کۆی دەکەمەوە دەکا 17 ئێستا یەک کێشەم چارەسەر کرد یەک کێشەی دیکە مایە ئەو چییە؟ ئەویش خولەکی کۆتایی کەمترە لە خولەکی سەرەتا نابی چونکە لێدەرکردنە واتە دەبی یەک کاژێری ئەمن خورتکەمەوە لێرە بیکەمە خولەک یەک کاژێر کەم دەبیتەوە واتە لە 7دەکەش یەک کەم دەبیتەوە دەبتە 16 کاژێر دەمێنێ ئەو کاژێرەی کە خوردم کردەوە دەیکەمە خولەک دەبیتە 60 خولەک ئەو جە 60ەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو خولەکەی دەبیتە 69 خولەک 60 کۆ 09 سفرش پێ ناوێ بنووسم بەڵام هەر نووسیتم دەکاتە 69 خولەک. ئێستا ئەو کاتژمێرە کو دەنووسرێ 16 و 69 خولەک 16 و 69 خولەک کاتژمێرەکەی دی بەبێ دەستکاری هیچ دەستکاری ناکەم وەکو خۆی هەر کووە ئەو هادەی نووسمەوە سەرەتا بەبێ دەستکاری وەکو خۆی سەرەتایەکە هەر وەکو خۆی. ئێستا زۆر ئاسانە لێدەرکردن 9 دوی لێ بڕوا دەکە 7 لێرە نووسیتم
6 کەم 2 دەکات 4 لێرە فاریزە نییە ئەوەی ڕاستی بی ئەمن هەڵم کردێت دەبی 2 خاڵبی فاریزە نییە خاڵە دەبی لێرە 2 خاڵی دانێ لێرە 2 ئەوها لێرەش ئەوها لێرەش ئەوە 6 کەم 2 4 ئەوجە 16 کەم 8 16 کەم 8 دەکا 8 واتە ماوەکە چەندە دەنووسم 8 ک واتە 8 کاژێر و 47 خ واتە 47 خولەک ماوەکە 8 کاژێر و 47 خولەکە پرسیارەکەی پاشیوی دیسان کاتەکەی کاتی کۆتاییم کاتژمێر 3 و 33 خولەکە کاتی دەستپێکیشم کاتژمێر 8 و 43 خولەکە بەڵام چونکە یەکێک پێش نیوەڕۆیە ئەویدی دوای نیوەڕۆیە ناچارم لۆ کاتژمێری کۆتایی 12 دیسان 12 کاژێر زیاد بکەم کە 12 کاژێری زیاد دەکەم دەبیتە 17 ئەو کێشەیەم چارە سەر کرد بەڵام کێشە چیت کەم هەیە لێرە 33 کەمترە لە 43 ناچارم یەک کاژێری خورد کەمەوە 15 یەکی لێ بڕوە دەبیتە 14 کاژێر دەمینێتەوە کاژێرەکەی کە خوردم کرد دەبیتە 60 خولەک کۆی دەکەمەوە لەگەڵ 33 دەبیتە 93 خولەک ئێستا زۆر ئاسانە ئەو کاتژمێرەم دەبیتە 14 و 93 خولەک 14 و 93 خولەک ئەو کاتژمێرەش هیچ دەستکاری ناکەم وەکو خۆی دەنووسمەوە 14 و 93 کەم 8 و 43 ئێستا زۆر ئاسانە 3 کەم 3 0 9 کەم 4 5 14 کەم 8 دەکا 6 کەواتە کردیا 6 کاژێر و 50 خولەک 6 کاژێر و 50 خولەک ئەوە پرسیاری چەند بوو کە ئەمن چام کرد ئەوە پرسیاری 12 بوو کە ئەمن چام کرد ئێستا پرسیاری 11 هەر لێرە چا دەکەم چونکە زۆر ئاسانە هەردووچیان دوای نیوەڕۆیە پێی ناوێ ئەمن 12 کاژێری کۆ بکەمەوە و هەروەها کۆتایی کەم سەرەتاش خولەکەکانیش هەر زۆر باشن زۆر ئاسانە لێرە تەنیا لێ دەرکردن 9 کەم 8 دەکا 1 5 کەم 1 دەکا 4 11 سەی لێ بڕوە دەکاتە 8 کەواتە 8 کاژێر و 41 خولەکە ماوەکە 8 کاژێر و 41 خولەک لێرە دەنووسم 8 ک و 41 خ 8 ک و 41 خ تاو بێمە لای دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان بەڕێز ئەردەلان ژمارەی میوانەکانی لە ماوەی 7 مانگ ئامار کرد واتە نووسیەوە لە خشتەیەک وەک لەو خشتەیە کە ڕیزی کردیا لێرە خشتەچی هەیە ئەردەلان نووسیتی مانگ و نووسیتی ژمارەی میوان ئەو مانگانەش ئەو مانگە مانجی 2 ئەو مانگە مانجی 3 ئەو مانگە مانجی 4 مانجی 5 مانجی 6 و مانجی 7 و مانجی 8 واتە 7 مانگە بە هەمووی 1 2 3 4 5 6 7 بەڵام لە مانجی 2 دەستی پێکردێ نووسیتی ئەوجا ئێستا ئەو خشتەیە ژمارە میوانەکانیش لێرە نووسیتی لەو ئەستوونە پرسیارەکان چنە پرسیارەکان ئەوە پرسیاری 13 ژمارەی ئەو مانگانەی کە لە خشتەکە نەهاتووە چەندە واتە چەند مانگەکە لە خشتەکە نییە ئەمن لێرە 7 مانگم هەیە 7 مانگ هەیە ساڵیش بەخۆی 12 مانگە ئەگەر 12 هەفتی لێ بڕوە دەکا 5 مانگ نییە 5 مانگ نییە مانجی 1 نییە
مانجی 9 نییە، 1 و 9 و 10 و 11 و 12 نییە. مانجی 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 هەیە. دیارە لەو مانگانە میوانی کەمتر دەهات. ئێستا وەڵامی پرسیاری 13 درایەوە کە 5 مانگ لە خشتەکان نییە. پرسیاری 14 مۆد لەم کۆمەڵە چییە؟ ئایا ژمارەک هەیە کە دووبارە بۆ بیتەوە لێرە؟ لێرە 315 520 412 480 دیسان 520 ئەوجە 660 کامە دووبارە بوویتەوە 520 کەواتە 520 مۆدە مۆد 520 دەنووسی وەڵام 520. پرسیاری 15 ژمارەی میوانەکان بۆ سەدان نزیک بکەوە. ئەوە زۆر گرنگە. نزیکیان بکەمەوە بۆ نزیکترین سەد. پێشی ئەوەی بەشی دووەمی پرسیارەکەی بخینمەوە دەبی ڕوونکەمەوە نزیکترین سەد مانای چییە؟ خوێندکاری ژیر نزیکترین سەد دەتوانم بڵێم بە 100 جۆر دەتوانی فێری بی کو نزیکی دەکەیەوە بۆ نزیکترین سەد. ئەوەندە ڕێیەکان زۆرن نازانم بە کامەی دەست پێ بکەم، بەڵام کە جێت لێبوو ژمارەک نزیک دەکەیەوە لۆ نزیکترین سەد یان نزیکترین سەدان، دەبی یەکسەر بزانی کە ژمارەکە پاشی نزیککردنەوە بەلایەنی کەم لە خانەیەکان و دەیان سفڕی هەیە. ئەوجە لە خانەی سەدان ڕەنگە 4 هەبی، 2 هەبی، 5 هەبی، سفڕی هەبی، 8 هەبی، گرنگ نییە، بەڵام کەمترین شت دەبی لە خانەی یەکان و دەیان 2 سفڕی هەر هەبی. چونکە لە کاتی نزیککردنەوە لۆ نزیکترین سەد یان خانەی سەدان نزیک دەکەیەوە، ژمارەکانی کە بەدەستت دێ لە خانەی یەکان و دەیان و سەدان دەبی یان 100 بی، یان 200 بی، یان 300 بی، یان 400 بی، یان 500 بی، 600 بی، 700 بی، 800 بی، 900 بی، 1000 بی، 1100 بی، 1200 بی، هەتا بە ملیۆنان دەبی ئەو شتانە بن. نابی شتی دیبی، نابی 470 بی، ئەوە نزیکت نەکردۆ لۆ نزیکترین سەد. دەبی یان 400 بی، یان 500 بی، یان 600 بی، یان 200 بی. کەواتە لە کاتی نزیککردنەوە ئەگەر ژمارەکەم هەبوو بۆ وێنە 941 ئەو نۆیەی ئەمن نێزیک دەکەمەوە، چونکە ئەوەیە خانەی سەدان، واتە هەرچە لە ڕێی نۆیەکەی بوو لە لای ڕاست هەموو دەبنە سفر سفر سفر. ئەوجە پاشان تەمەشا دەکەم نزیکترین ڕەنووس لە نۆیەکەی چییە. ئەگەر زانیم 5 و 6 و 7 و 8 و 9 نۆیەکەی خۆم دەکەمە 10 زیادی دەکەم بە 1. ئەگەر زانیم 2 و 3 و 4 و 1 و سفرە نۆیەکار وەکو خۆی دەمینێتەوە دەبیتە 900. کەواتە ڕێگا ئەوەندە زۆرە بۆ تێگەیشتن لە وشەی نزیککردنەوە، نازانم بە کامەی دەست پێ بکەم. هەر جارەی باسی ڕێیەکی دەکەم، بەڵام هەست دەکەم هەتا ئێستا کێشە هەیە لە لای خوێندکاران لە کاتی نزیککردنەوە. ئەمن هەندێک پرسیارم دانایە لە کەناڵەکەم دەربارەی نزیککردنەوە، خوێندکاران وەڵامیان دایتەوە، نیوەی زیاتر وەڵامەکان هەڵەیە. لێرە ئەگەر ئەو ژمارانە نزیککەمەوە لۆ نزیکترین سەد 315 دەبیتە 300 لەبەر چ؟ چونکە 15 واتە یەک ڕەنووسەکی بچووکە، 5 نییە هەتا سەیەکەی بکەمە 4 کەواتە دەبیتە 300. 520 دەبیتە 500، 412 دەبیتە 400، 483 دەبیتە 500 چونکە 8 ڕەنووسەکی گەورەیە. 520 هەر دەبیتە 500، 660
دەبیتە 700 چونکە 6 گەورەیە. 830 دەبیتە 800 چونکە 3 بچووکە. بەڵام ئەگەر تەماشایان کەی ئەو ژمارانەی ئێرە 300 و 500 و 400 هەمویان دوو سفریان هەیە لە خانەی یەکان و دەیان، چونکە نزیکترین سەدان ئەمن نزیکی دەکەمەوە، نەک نزیکترین دەیان. نزیکترین سەدان لە ناوەکەی ڕادیارە، ژمارەکە دەبیان 100 بی لە خانەی یەکان و دەیان و سەدانیان 100 بی، ئەمن کارم بە خانەی هەزاران و ئەوانە نییە. ئەگەر هەم بوو بۆ وێنە ئەگەر 2450 هەبوو دەبیتە 2500. ئەمن کارم بەو دووەی نییە، ئەو دووە دەستکاری ناکرێت چونکە خانەی هەزارانە، کارم بەس بەو سێی هەیە. کاتە زۆر باش بگەڕێنەوە لای وانەکانی دەربارەی نزیککردنەوەیە، چونکە ئەمن لە پۆلی 4 و پۆلی 5 و پۆلی 6 و بگرە پۆلی 7ش ئەوەندە وانەم هەیە لەسەر نزیککردنەوە ڕەنگە زیاتر لە 20 وانەوی. ئەوەی ڕاستی بیت جێیداخە کە هەتا ئێستا هەڵا دەکرێ. نازانم کو ڕۆنی کەمەوە ئەوەی ڕاستی بی. ئێستا کە ئەوەم ڕوون کردەوە بۆ دواهەمین جار دێمە لای بەشی دووەمی پرسیارەکە کە ئەمن ئەستوونەکەم دروست کرد و نزیککردنەوەم کرد بۆ نزیکترین سەدان. ئەو جە چ دەکەم؟ هێڵێکی ڕوونکردنەوەی بکێشە بە دەستپێکردن لە خشتە نوێیەکە. ئەوەی ڕاستی بی ئەمن هێڵی ڕوونکردنەوەیم نەکێشە، ئەمن ئەستونم کێشە، بەڵام بە هەمان شێوە دەتوانی هێڵی ڕوونکردنەوەیش دروست بکەی خوێندکاری ژیر. لێرە تەمەشاکەن بزانم ئەمن هێڵەکەم یان ئەستونەکانم کو دروست کردیا. ئەوها ئەو ئەستونە ڕوونکردنەوەیەکانم دروست کرد. مانجی 2 300 بوو، مانجی 3 ئەمن لە جیاتی ناوی مانگەکان نووسیتم مانجی 2 و مانجی 3 شتیوە. مانجی 3 500 بوو، لە خشتەکەی دەینم لێرە کە ئەو خشتم هەیە، ئەوەتە مانجی 2 300، مانجی 3 500، مانجی 4 400 لێرە، مانجی 5 دیسان 500، مانجی 6 500 و مانجی 7 700 و مانجی 8 800. ئەگەر بمانەوێ هێڵی دروستکەین لە جیاتی ئەو ستونانە چ دەکەین؟ ئەو ستونانە لا دەبەین لە جیاتی خاڵەکی دادەنین. ئەوها بۆ وێنە ئەگەر ئەمن خاڵک ئەوها خاڵک دانێم لێرە، ئەو خاڵی دانێم خاڵەکی با سۆر بیتن چونکە ستونەکەم سوور بوو. ئەوها لە جیاتی ئەوها خاڵەکەی دادەنێم. دیسان ئەو ستونەی لا دەبم بە جارێ لا نەبم خاڵەکەی دروستکەم باشترە هەتا ئاسانتر بی. ئەو جارەی خاڵەکە با زەردبی لێرە دایدەنین، لێرە ئەو جە ستونەکەی لا دەبم، ئەو جە دیسان لێرە ئەو خاڵەی دادەنێم، ئەو جارەی سەوزە ستونەکەی لا دەبم، دیسان خاڵەکەی دادەنێم، شینە ئەو جارەی لێرە خاڵەکە ئەوهایە، ئەو جارەش ئەو جە پاشان ستونەکان لا دەبم ڕەنگە ئاسانتر بی هەتا ببینن کو خاڵەکانیش دروست دەکەن. ئێرە دیسان دواهەمین ستون ئەو ستونەی لابم، ئەو خاڵەش تەنیا ڕەنگەکەی بگۆڕم. ئێستا کە خاڵەکانماندانە دەبی ئەو خاڵانە بە یەکتر ببەستم بەهۆی هێڵکاری، کەواتە هێڵکاریەکیش دروست دەکەین بۆ بزانم ئەوها
ڕەنگە کەشی بە ئەو ڕەنگە بی ئەوها هێڵکاریەکەی دروست دەکەی خوێندکاری ژیر لێرە لەو هێڵکاریە دیار دەبی لە کام مانگ دەستە سەرێ و لە کام مانگ ژمارەی میوانەکان زیاد دەکا و ئەو شتانە وەکو دەبینن ژمارەی میوانەکان 300 بوو دوایێ بووە 500 دوایە تۆزە کەم بۆ لە مانجی 4 بەڵام مانجی 5 چووە سەرێ مانجی 6 ئەویش هەر زیاد بوو مانجی 7 دیسان زیاد بوو مانجی 8 دیسان زیاد بوو کەواتە زۆر ئاسانە ببینین مانگەکان کو زیاد دەبن کەی کەم دەبی تەنیا لە مانجی 3 زیاد بوو لە مانجی 4 تۆزە کارتە خوارێ دەنا هێڵەکە وەکو برەی ئەوها ڕاست و ڕاست دەڕۆیشت ئەو جە لێرە دەنووسین میوانی ئەردەلان بە ئاسۆی ئەوها نووسیتم مانگەکان بەستونیش نووسیتم ژمارەی میوان پاشان لێرە ژمارەکان دادەنەی کەواتە دەتوانێت زۆر بە ئاسانی هێڵی ڕوونکردنەوە یان ستونی ڕوونکردنەوەی دروست بکەی ڕەنگە یەکەم جار هەست بکەیت تۆزێک زەحمەتە بەڵام هەر ئەوەندەیە دەستت پێ کردو ئەگەر قەڵەمی ڕەنگاوڕەنگیشت لەکن بوو یان پێنووس قەڵەم ناپێنووسی ڕەنگاوڕەنگ ئەوە باشتریش دوا هەمین پرسیاری 16 بەڕێز ئەردەڵان وای پێشبینی کرد وای دانابوو کە ژمارەی میوانەکان بەردەوام لە ماوەی 7 مانگەکە لە زیاد بووندایە ئایا پێشبینیەکەی ڕاست بوو؟ گفتوگۆ بکە شرۆڤە بکە بەڕای من پێشبینیەکەی نزیکەی ڕاست بوو تەنیا لە مانجی 4 تۆزە کەم بۆوە دەنا هەر دەچوە سەرێ کەواتە دەتوانم بڵێم بەڵێ ژمارەی میوانەکانی هەر لە زیاد بوون بوو لە 300ەوە بووە 800 کەس لە مانجی 8 کەواتە بەڵێ پێشبینیەکەی ڕاست دەرچوو خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 62 دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەیەکی نوێ هەر بژی